تەواویەتی ئەرزی و تەجزیە تەڵەبی وەک گوتاری بە ئەمنیەتی کردن. بێگومان تا ئێستام دوو چەمکە واتە تەجزیە تەڵەبی و تەواویەتی ئەرزیمان لە زمان و وتارەکانی داکۆکیکارانی وێژمانی ئێرانشاری و کۆماری ئیسلامی بیستووە. چەمگەلێک کە لە بەرانبەر مافی دیاریکردنی چارەی خۆنووسین و دابینبوونی مافی نەتەوە بندەستەکان و باقی کۆمەڵ و گروپەکانی ئێران بەردەوام وەکو چەکێک کەڵکی لێوەرگرتووە کەوابوو هەرکات پرسی مافی نەتەوەکان و فرەنەتەوەبوونی ئێران هاتووەتە بەرباز بە زەقکردنەوەی تۆمەتی تەجزیە تەڵەبی و تەواویەتی ئەرزی وەڵامی خواستی ڕەوای ئەوان دراوەتەوە. بەڵام پرسیارە مەیەکە چەمکی تەجزیە تەڵەب و تەواویەتی ئەرزی بەرهەمی چ وێژمانێکە و بوو لە ئاوەها تۆمەتگەلێک لە بەرامبەر خواستی ڕەوای نەتەوە بندەستەکان کەڵک وەردەگرن. دەتوانین وەڵامی ئەم پرسیارەمان لە قوتابخانەی کۆپنهاگن و گەڕانەوە بۆ چەمکی بە ئەمنیەتی کردن ببینینەوە. قوتابخانەی کۆپنهاگن تا ئێستا بە وەڵامە گونجاوەکانی خۆی توانیویەتی وەڵامی زۆربەی پرسیارەکانی پەیوەندیدار بە پرسی ئەمنیەتی نێوخۆیی ناوچەیی و نێونەتەوەیی بداتەوە. پێش لەوەی بپڕژەینە سەر پرسیارەکەمان پێویستە ڕاستیەمان لەبەرچاو بێت کە چالاکانی ئەمنیەتی ساز یان بە ئەمنیەتی کەر کەس یا گروپێکن کە بوونی پرسێک یان شتێک بە مەترسی دەزان و بۆ ئەوەی پرسێک بە ئەمنیەتی بکرێت دەبێت سنوورەکان و یاساکانی وڵاتێک وەلا بنێت یان لەژێر پێ بنێت. بەواتایەکی تر بۆ ئەوەی پرسێک بە ئەمنیەتی بکرێت پێویستە وا پێشان بدرێت کە ئەو پرسا بووەتە هەڕەشەیەکی ڕاستەقینە کە بە شێوەیەکی ئاسایی یان لە ڕێگای سیاسیەوە چارەسەر نابێت و پێویستە ڕێگا چارەیەکی خێرا و نائاسایی بگیرترێتە بەر. لە ئێران بۆ ئەوەی نەتەوەکان و داخوازیان نەتەوەییەکان بە ئەمنیەتی بکەن هەوڵ دەدەن باسکردن لەو مافانە کە لە ڕاستیدا سیاسین وەک هەڕەشەیەکی هەبوو ڕاستەقینە نیشان بدەن. هۆی ئەم بە ئەمنیەتی کردنەش ئەوەیەکە کاتێک پرسێک وەکو کێشەیەکی سیاسی بێتە ژمار ناتوانن بە ئاسانی پشتگوێی بخەن و سەرکوتی بکەن، بەڵکو پێویستە لە ڕێگەی گفتوگۆ یان سیاسەتی ئاسایی چارەسەری بۆ بدۆزنەوە. بەڵام کاتێک پرسەکە بوو بە پرسێکی ئەمنیەتی زۆر بە ئاسانی دەتوانێت دژی بوەستێتەوە و بە پەنابردن بۆ هێزە چەکدارەکان سەرکوتی بکات و هەوڵی لە نێوبردنی بدات. لە ڕاستیدا لە ئێرانی سەردەمی پاڵەوی و کۆماری ئیسلامیدا بەو جۆرە واتە بە پەنابردن بۆ چەمگەلێک وەک تەجزیە تەڵەبی و تەواویەتی ئەرزی باسکردن لە مافە نەتەوەییەکانیان بە ئەمنیەتی کردووە. پرسی بە ئەمنیەتی کردن لە ئێران بۆ سەردەمی سەپاندن و دامەزراندنی دەوڵەت نەتەوە لە ئێران دەگەڕێتەوە. هاوبیرانی ڕەزا پاڵەوی بۆ ئەوەی پرۆژەکەیان کە بریتی بوو لە ئێرانی یەک زمان یەک دەوڵەت و یەک نەتەوە سەر بکەوێ هەوڵیاندا بە دروستکردنی قوتابخانە زانکۆ و ناوەندی فەرهەنگستانی زمانی فارسی و ڕێوشوێنە سیاسی و ئەمنیەتیەکانی دیکە ئەم ئامانجە بێتەدی. ئامانجەکەش ڕوون و ئاشکرایە بۆ ئەوەی ئێران بکرێت بە یەک نەتەوە و یەک زمانی هەبێ دەبوو هەموو فێری زمانی فارسی بن و شناسی خۆیان لەدەست بدەن و تێکەڵ بە شناسی ساختەی دەسەڵات بن کە هیچ ڕەنگ و بۆنێکی نەتەوە نافارسەکانی تێدا بەدی نەدەکرا. بە وتەی مێژوونووسانی بیانی گەردەتانەوێت سەردانی کرماشان بکەن پێویستە وەرگێڕێکتان لە تەکابێت لەبەر ئەوەی خەڵکی کوردستان لە زمانی فارسی تێ ناگەن. بێگومان بۆ نەتەوەکانی دیکەیش هەروایە و لە زمانی فارسی تێ ناگەن و خاوەنی ناسنامە و زمانی نەتەوەیی خۆیانن. بێجگە لە زمان کە ئاماژەمان پێکرد هەموو نەتەوەکان
وەکو نەتەوە و بە هەموو مافەکانیانەوە یاساخکران لەبەرەوەی وڵاتی نوێ بە ئێرانی یەک نەتەوە و یەک ئاڵا و زمان پێناسەکرا. لا بەرانبەرم پرۆژە فاشیستیەی ناوەندگەراکان نەتەوەکان و لە سەروی هەمویانەوە نەتەوەی کورد نەک هەر کۆڵیان نەدا بەڵکو بە خۆڕاگری خۆیان بە هەموو ڕەهەندەکانیەوە دەستی پێکرد کە تا ئێستاش بەردەوامە. بیرمەندانی وێژمانی ئێرانی نوێ بۆ ئەوەی هەموو سامان و سەرچاوەکانی هێز لە ئێراندا بخەنە ژێردەستی خۆیان لە گوتاری بە ئەمنیەتیکردن کەڵکیان وەرگرتووە و هەر چەشنە خواستێکی نەتەوەکانیان لە چوارچێوەی سیاسی دەرهێناوە و کردویانەتە پرسێکی ئەمنی. بۆیە دەبینین کە چ لایەنگرانی سەڵتەنەت و چ لایەنگرانی کۆماری ئیسلامی و هەموو ناوەندگەراکان لە بەرانبەر ویست و خواستی ڕەوای نەتەوەی کورد چەمکی تەجزیە تەڵەب و تەواویەتی ئەرزی زەق دەکەنەوە و کوردەکان تۆمەتبار بە پارچە پارچەکردنی ئێران دەکەن. لە ڕوانگەی بیرمەندانی قوتابخانەی کۆپنهاگنەوە بە ئەمنیەتیکردن پێویستی بە سێ فاکتەرە: ئەکتەری بە ئەمنیەتیکەر، بەردەنگ و دەق. ئەکتەری بە ئەمنیەتیکەر بە دەسەڵاتداران و جێگرەوەکانیان دەگوترێ کە بە کەڵک وەرگرتن لە هێز و چەواشەکردنی مێژوو خۆیان بە حەقدار و خاوەن ماف دەناسێنن. بەردەنگ هەمان خەڵکانێکن کە بەهۆی نەزانین یان مەبەستدار بە شوێن ئەم وێژمانە دەکەون و کاری بۆ دەکەن و بەردەوام دەیڵێنەوە و هەوڵی جێخستنی دەدەن. دەقیش بریتیە لە گێڕانەوەی بە ئەمنیەتیکەران کە هەوڵی شاردنەوەی ڕاستیەکان و چەواشەکاری دەدەن و هاوکات هەوڵ دەدەن پرسێک وەک هەڕەشە بنوێنن. بۆ ئەم کارەش قوتابخانەکان، زانکۆکان و ناوەندی ئەدەبی، سینەما و هەتا دوایی دەوری سەرەکیان گێڕاوە. بەم ڕوونکردنەوە کورتە دەبێت لەم ڕاستیە تێگەیشت بین کە ئامانجی ئەم تۆمەت و ناوزڕاندنانە واتە تەجزیە تەڵەبی و تەواویەتی ئەرزی کە بەردەوام لە بەرامبەر پرسی مافی نەتەوەکان بەرجەستە دەکرێنەوە یەک ئامانج هەیە، ئەویش بە ئەمنیەتیکردنی پرسی کورد و مافەڕەواکانی نەتەوەی کووردە. بۆیە کاتێک دەڵێن پرسی کورد و کوردستان سیاسیە و ڕێگەچارەی سیاسی هەیە، مەبەستەوەیە کە لە ڕێگەی دیالۆگ و یاسا و ڕێکەوتنەوە دەکرێت مافەکانمان دابین ببن. ئەمە پێچەوانی ڕوانگەی ناوەندگەراکانە کە دەیانەوێت لە ڕێگەی بە ئەمنیەتیکردنەوە ڕێگەچارەی ناسیاسی واتە سەرکوت و پەنابردن بۆ هێز و هێزە چەکدارەکان بگرنەبەر. زندوة قد نانوي